لسنوورێ پارێزگا دۆکێ بەرامبەر ساڵاوەری ڕوودانی هاتنوچۆنێ زێدەبینە کۆلگۆڕوان ئاماریم دەست کورسات نیوز کەفتین لە هەیڤێن بۆری سنوورێ پارێزگا دۆک 748 ڕوودان هەبووینە کۆتێدا 76 کەسا گیانە خۆش دەستدایە و 905 کەس ژی بریندار بووینە. وەکو دیتنا من ئەس بینم شوفێر نەتاری کارن گەل دایرە هاتنوچۆنێ ڕێکێتمەژی نەلوان مستەوایانە کوتوبێژی سرعەکە زێدە تێنەکردن و گەلێک جاری ئەم ساحکەنێ سایق تەلەفۆناڤای مژوولە خۆ تەلەفۆناڤە مژوولکەن و ڕێکێت داخلی ئەمان دەبێژین تەکسی ڕێکێ نادەنە شوفێرێ دێ ئەما نەفەرێکی بینێ دەخواڤێنێت پێشێدا سرعێت کەن حادثە چێت بن بکارێنە مۆبایلێ گەلە نوکێڤگەف کە ماتەقسیەت خۆیتین سەر شوفێریە ئەس خود بین مەسوەکی شوفێرێکی تەکسیە ڕۆژانەت بینم دام و قڵپین و تشتە تێنەکردن شلای شوفێری بە سەرچێکی بەسیط مەسەرەن دی سنۆپێکی چێکەتن یان دی ستریکێکی چێکەن یان هەرچێکی دێچێکەتن یان دی تەلەفۆنێک بۆیتن ئەو دی ڕۆ ڤیدەوری دی تاسیرکەتن دی ڤیدیۆکەتن هێهاش خۆنامینێتن دەنگی مستەجلاویە زێدە ئەن یاوی دیە تەنیت حادیسە هاتەکردن ترافیکی هەکە تو ساکێ گەلێک شوفێردن جۆدە نەتخۆشم تجزاخواز هەموو تێموچم پەیفدارێ هاتنوچۆنا دۆک ژیش بلیڤان هۆکارە هەندێک هۆکارن دنجی دیار دەکات. ئەگە بەراوردیەکی بکەین گەر نەهێوین ساڵا پێشوو بڕاستیژی ڕیدانی ترافیکی تاڕادایکی زیدەبوون بخەوێتیە ئەڤژ ئەگەر و سەدەمێت خۆی تایبەتمەندی هەین ژبەر و پار قەدەغین هاتوچۆی هەبووینە جموجۆل نەبوویە قوتابخانە نەبوون پەیمانگەه نەبوون گەلێک دام و دەستگایت ئەمنی پترت ئەرکە مقدار دەبوون حتاش لای بوارە سەقامگیری و بەرکوتی تیمین ترافیکی پتر دابەش بوون وارسە گەلێک جادە هاتبوونە قوتکردن چەندین جارە قەدەغین هاتوچۆ هاتنە ڕایگەاندن لێ ئەف ساڵە پتر جادە دفەکردن نەبوویە هۆکارە کوردانی ترافیکی پارێزگا هاتووکی ئەف ساڵە نە هەمانگا دیگەل ساڵên پار پێشوو زیدەبوونی بخەوە ببینە. زێدەبوونا ڕوودانên هاتنوچۆنێ هەندێک ji شوفێر و هاوڵاتیان دهۆک دڵگرانکردنەوە و داخوازەکەن لایەنێن پەیوەندیدار جددی لەسەر وی بابەتی بینەدەنگ و بلا ئێدی کەلێک نەبنە قوربانی سەرپێچیکردنا شوفێران. شێروا خدر کورسان نیوز دهۆک.